ئەوەی کە فەرمانێک لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە دەرچوو کە نێردا بۆ هەموو بەڕێوەبەرایەتیەکانی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی گەرمیان چاودێری و بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیان ئێمەش وەکو تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی گەرمیان هەستاین بە جێبەجێکردنی ئەو بڕیارە بە وردبینیکردنی دۆسیە یاخود فایلی ئەو کەمەندامانەی کە لە مانگی سێی ساڵی 2018 موچەکانیان ڕاگیراوە لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەمانە کە ئەوانە ژمارەیان 834 کەمەندامی مەشمولەواتە ئەوانە لە ڕابردوو مەشمول بوون لە لیژنەی پزیشکی ڕابردووە بەڵام ئێستا وردبینی بۆ دۆسیە و فایلەکانیانەکرێ و جارێکی تر ئەبینرێنەوە لەگەڵەوەشا پسوولەی موچەکەیان پێ ئەدەین واتە پسوولەی پارەی موچەکەیان پێدەین کە هی مانگی 12ەیە و ئێمە ڕۆژانە کە 2 هەفتەیە بەردەوامین لە لیژنە لەو بینین و چاوپێکەوتنانە لە بەڕێوەبەرایەتیەکەمانە کە لەگەڵ لیژنەیەکی پزیشکیە کە لیژنە پزیشکیەکە بە هاوکاری تەندروستی گەرمیان ئێمە نوێنەری خۆمانی تایە ڕۆژانە 50 بۆ 100 کەس ئەبینون لەگەڵەوەیشای ئەمە پسوولەی موچەکەیانی پێدەین لەلایەن بەڕێوەبەرایەتیەکەمانەوە و ئەگەر لە مانگی 12ەیە موچە هات و دوای ئەوەی کە ئەگە وەزارەتی دارایی بڕیار بدات ئەو پارەیە بخاتە سەر حسابی بەڕێوەبەرایەتیەکان و بۆ ئەو کەمەندامانە دەتوانن بە گوێرەی ئەو پسوولەی پێی دراوە دەتوانن بڕن موچەکانیان وەربگرن بەڵام لە هەمان کاتیشە یعنی لەگەڵ ئەم بینینەوە ئەگەر کەسێک شیاوی موچە نەبێ یعنی لە ڕابردوو بۆی کراوە حەسەب فەرمانەکە ینی کەسێک شیاوی موچە نەبێ ئێمە یاخود ئەو لیژنەیە تێبینی هەبوو لەسەری ئەوە لە مانگی داهاتووە موچەکەی پێ نادرێت بەڵام ئەم مانگە هەمووی موچەی پێ ئەدرێت